سڵتان لە ببینێرانی 1964 من توانە نەقیم لە ئەڵلقەیەکی تری سەعاتی سفر بۆ شرۆڤەکاری سەربازی هاتمەوە لاتان. دەزانم پرسیاری زۆرمان بۆ هاتبوو لەوەی کە بۆ چەند ڕۆژێکی کەمە بەرنامە ناکەین و شرۆڤەی سەربازی ناکەین، بەڵام خۆماندانا بوو بۆ ئەم بەرنامەیە. لەبەر ئەوە گەڕێکی دانووسان لە نێوان ئەمریکا و ئێران بەڕێوە چوو هەرچەندە گەڕەکە بە شکست خواردوو ناوزەند دەکرێت، بەڵام کێ زەرەرمەند بوو لەوەی کە لەم دانووسانە ئاوا شکستێنراوە. ئەمە لەلایەکی ترەوە زۆر وردەکاری تر هەر لە کاتی چوونی وەفدی ئێران بۆ پاکستان، وەفدی ئەمریکا بۆ پاکستان، ئەو ڕێوشێنانە چی بوون گیرانە بەر و داهاتووی ئەم دانووسانانە بەچیەکەن زۆر معلومات و زانیاریمان کۆ کردوێتەوە و ویستمان بە تێر و تەسەلی ئەم زانیاریانە بەیەوە بگەێنین، بۆیە ئەمڕۆمان بە باش زانیکە ئەم بەرنامە بۆ ئێوە بکەین. لە ئێستادا هەڕەشە و گڕۆشەکانی نێوان ئەمریکا و ئێران بەردەوامی هەیە دوای ئەو گەڕە شکست خواردووی دانووسانەکان، بەڵام لە چەند سەرچاوەیەکەوە ئەوەش بڵاو کراوەتەوە کە ڕەنگە کۆتایی ئەم هەفتەیە یا سەرەتای هەفتەی داهاتوو گەڕێکی تری دانووسانەکان بەڕێوە بچێت و لەسەر ئەو خاڵانەی کە هەیە لە نێوانیان بە تایبەت بەرنامە ئەتۆمیەکەی ئێران بگەنە ڕێکەوتن یاخود نەگەنە ڕێکەوتن. و ئیسرائیلیش هەر هەڕەشەی شەڕ دەکات، حتمەن بۆ خۆتان دەزانن کە ئیسرائیل جۆرێک لە جۆرەکان لەگەڵ وەستانی شەڕ نییە، بەڵام تەماشای دۆخەکە دەکات. بزانم ئەمریکا لە دانووسانەکانی لەگەڵ ئێران دەگات بەچی. ئەمانە و زۆر وردەکاری تر و زۆر زانیاری تر لەبارەی دوا پێشهاتەکان لە نێوان ئەمریکا و ئێران و ئیسرائیل لەگەڵ کاک عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی باز دەکەین و شرۆڤە دەکەین. جەنابی عەقید بەخێر بیتەوە. وەکوتم چەند ڕۆژێکە بەرنامەمان نەکردەوە، بەڵام ئەمڕۆ زانیاری باش ئەزانم پێتە کە بیدەی ببینەران. لەوە دەست پێ یەکەم چەند سەرچاوەیەکەوەیان بڵاو کردوتەوە کە ڕەنگە گەڕی دووەمی دانووسانەکان لە کۆتایی مەفتەیە یاخود سەرەتای هەفتەی داهاتوو دەست پێ بکەنەوە. تەسەووری چیەکەی لەم گەڕی دووەمی دانووسانەکان و ئەو خاڵانەی کەماوە بە تایبەت بەرنامە ئەتۆمیەکەی ئێران کە لەسەری ڕێک نەکەوتن چی ڕوودات؟ ینی خۆی بەلایەن ئەوە بڵین مفاوزات یەکەم کە سەری نەگرت لە پاکستان، ینی جیدی ڤانس و عێراقچی و پزیشکیان و قالیباف. مارکۆ ڕۆبیۆش بەشدار بوو لەوەیە، درێژەی پێدرا تاکو 21 چوار، بەڵام هەر درێژەی پێدرێتن هەمیسان دووبارەیە، چونکە وڵاتانی تر هەیە لە ناوەڕاستە، ینی مەسر زۆر زەختەکاتن، تورکیایە، پاکستانە، ئەم سێ وڵاتە بە دەرەجەیەکیانی لە دانیشتنی یەکەمان ڕێکەوتن نابێتن، چونکە هەرێکی شەرتی خۆیە، شەرتەکانیش قورسە. ئەمریکا داوا کە ئۆتۆمی ئێران بۆ ماوەی 20 ساڵ ڕابگیرێتن، بەڵام ئێران داوای 5 ساڵەکاتن، طبعاً زۆرە 20 ساڵ، بەڵام وڵاتی وەکو ئێران تۆ زیاتر لە 40 ساڵە لە بەرنامەی ئۆتۆمی ئیشەکە، ئەم تکنۆلۆژیایی هەیە، ئەوها بە ئاسانی وازی لێ ناهێنێتن کە بە قسەی ئەمریکا و شەرتە قورسانەی لەسەر بێ، لەبەرەوە درێژەی پێدرێتن و دانیشتنیشە بێتەوە جارێکی کە لە بنێوانیانە. باشە، هەمووان متفقن لەسەرەوەی کە گەڕی یەکەمی دانووسانەکان شکستی خوارد. کێ زەرەرمەند بوو لەو شکست خواردنەی دانووسانەکە؟ خۆی هەردوو لا زەرەرمەندە. ئێستاکە لە دانیشتنی یەکەمە تۆ باش بزانە، هەر لایەک ئەڵێ من سەرکەوتنم بەدەستێنەوە شەرتەکانی من ئەبێ جێبەجێ بێ. ئەمریکا ئەڵێ من سەرکەوتم، ئێران ئەڵێ من سەرکەوتم، شەرتەکانیان قورسە بێتن، ڕێک ناکەون، ناگەنە حالێک لە دانیشتنی یەکەمە ئللا دووەم و سێمیش ببێتن و وڵاتانی تر لە ناوەڕاست بێتن. بەلایەن بڵین چێ زەرەرمەندی تەواو بووە؟ ئەمریکا زەرەری کردووە، بەڵام لەلایەن مادیەوە زەرەری کردووە لە پارە، فڕۆکەی کەوتە خوارەوە، سەربازیانێکی لێ کوژرا، بەڵام زەرەرمەندی ڕاستی ئێرانە، ینی ئێران و ئێرانە هیچ شوێنێکی نەماوە. تۆ 11,000 تەڵعی جەویت هەیە، 11,000 جار فڕۆکە بە ئاسمانی ئێرانە لێداوە، شوێن نەماوە، کارخانە نەماوە، هەتا قوتابخانە، بڵین شوێنی سەربازی، بنکەی پۆلیس، قیادەی ئێران. تەمان زەرەرمەندی گەورە ئێرانە لەم ناوەڕاستەیە، نەوەک ئەمریکا. باش، لە سەروبەندی دانووسانەکانە زۆر بابەت تیشکیان خراە، سەرچاویان چووە سەر بنەمەوەیە سەر لە ڕۆ سەربازەکەی و وردەکارێکی لە جەنابەت پرسمێکێک لەوانە کەوتنەڕێی وەفدەکەی ئێران لە ئێرانەوە بۆ پاکستان لە ئاسمانە ڕێوشوێنێکی ئەمنی توندگیرا بووە بەر چەندین فڕۆکەی جەنگی یاوەری دەکردن بە دەوبەری ئەو فڕۆکەی کە وەفدەکەی تێدا بوو. ئەمە بۆچی؟
خۆی لە هەموو حاڵەتێکە بڵین کە فڕۆکەی جەنگی لەگەڵ فڕۆکەی مەدەنیە بێ ئەگەر سەرۆکێ بڕوە بۆ وڵاتیەتر بەردەوام فڕۆکەی لەگەڵ ئابێت جەنگی بڵین وەکو پێشوازی لێ ئەکرێتن. ئێستا گەر سەیریکەی لە کاتی شەڕەکەی ئێران و ئەمریکا کە عەبدولفەتاح سیسی ڕۆی فڕۆکەی F-15 سعودی لەگەڵ یا لە دەریای سوورەوە تاکو گەیشتە جێی نشتین لە فڕۆکەخانەکە لەگەڵ یانە بوون. بەڵام وەزعی ئێران جیاوازە. ئەم فڕۆکە جەنگیانەکە هاتن مەترسی ئەویان هەبوو نەوەک فڕۆکەی پزیشکیان و قالیباف بڵین عێراقچی کە لە نەوەک لێ بدرێ کۆتایی ئاخر سێ کەسە لە مفاوەزاتە کەسی کە نامێنێتن لەگەڵ چیان مفاوەزاتەکەی لەبەر ئەوە نەکەوێتە من پاکستان ئەم فڕۆکانە لەگەڵیا فرین تاکو گەیشتە ئیسلام ئاباد بە سەلامەتی دابەزی لێوێنانە بۆ ئەوەی بیپارێزن حیمایی بکەن. تاکوەگەر بڵێ پۆتین ئەگەر سەیریکەی لە کاتی جەنگی ئۆکرانیا کە هات بۆ ئیمارات 6 فڕۆکەی سیخۆی 35 لەگەڵا بوو لە دەریای قەزوین بە ئێرانە بە خەلیجا ڕەدوو تاکو گەیشتە ئیمارات لەگەڵیا ئەبێت. پرسیارەکە ئەوەیە مەسەڵەن ئەم فڕۆکانە چیان پێ دەکرێتەوە گریمان کە مەترسی کەوتە سەر و فڕۆکەی کە وەفدەکەی تێدایە و هێرش کرایە سەری ئەم فڕۆکانە لە ڕووی پرۆتۆکۆڵەوە پرۆتۆکۆڵی پاراستنەوە چی دەکەن؟ چۆن پارێزگاری دەکەن؟ تۆ باز بزانە کە فڕۆکەی جەنگی مەنزوماتی تایە، ڕاداری تایە، حربی ئەلکترۆنی تایە، تەشویشی تایە، فڕۆکەی مەدەنی ئەمەیتیان نییە ئەم سیستەمانە. بەردەوام سەرەکەی 6 فڕۆکە سەر لە موێنەیە بۆ نمونە 4 فڕۆکە لەگەڵیا ئەڕواتن بەس ئەوەی بڵین وەفدی ئێرانی 6 دانە لەگەڵیا بوو. هەتاکو ڤیددیۆیەک هەیە فڕۆکە بە ئاسمانە و دەریەکە ئەو ڤیددیۆ کۆنەهی 2019 یان ئەگەر بینی بێتیان لە فەیسبوکەوە خۆینەوە محەممەد بن سەلمان بوو لە 2019 کە ڕۆی 6 فڕۆکەی میراجی 2000 فەڕەنسی لەگەڵیا هین بوو هی پاکستان بوو پێشوازی لێ کرد. بەڵام لە کاتی ئەگەر هاتوو ئەم فڕۆکە جەنگیانە کە پەیوەندیان بە ڕاداری زەویش هەیە و هەستیان بە مەترسی کرد فڕۆکەیە هەبێ لە ئاسمان بۆ نمونە نەتەنیاهۆ چۆن ئەڵێن ئاوت ئۆف کۆنتڕۆل لە ژێر کۆنتڕۆڵان نییە نەتەنیاهۆ بۆی هەیە فڕۆکەی ئیسرائیل لە وەفدەکە بداتن. ئەمانە ئیشان چیە کاتی ئەگەر هەستیان کرد فڕۆکە هات ڕادارەکانی بینی دوو دانە لەوانە جیا ئەبێتەوە چواری لەگەڵ ئامێنێ بۆ پاراستنی ئەم دوانە ڕێگرە بن لەو فڕۆکەی کە بۆیان دێتن. ئەگەر هات و زیاتر بوو لە فڕۆکەی دوژمن بڵین لە دوو زیاتر بوو بووە چوار دوی کە جیاوە ئەبێتەوە و بۆ شەڕە ڕواتن سەرەتا دوانیان جیاوەوە بەڵێ بوو بورە سەرەتا دوانی جیابێتەوە ئەکەوێتە شەڕ جا پێوترێ نمبەر 1 نمبەر 2 ژمارەیەک و دوو طبعا ژمارەیەک لە پێشەوە ئەبێ ژمارە دوو لە تەکیەوە بێتن لە پشتیەوە پێوترێ ڕایت وینگ پایلۆت فڕۆکەوانی باڵی ڕاست. ئەم کە ئەکەوێتە شەڕ لەگەڵ فڕۆکەیە لە بەرامبەری ئەم لێرە ئەوە پارێزی ئەگەر فڕۆکەیە هاتە ناوەڕاست ئەم دێتن بۆ پاراستنی هاوڕێکەی ئەگەر زیادی کرد فڕۆکەکان ئەوانی زیادەکەن وەگەر هەر شەشی کەوتە شەڕ تۆ لە فڕۆکەخانە ستاندبایت هەیە فڕۆکە ئامادەیە بۆ فرین هەر بە پاتری خۆی فڕۆکەکەی خۆی ئیشە خاتە ئیش پێویستی بە ستارتەر نییە یەکسەر بەرزە بێتەوە بگات سوپەرسۆنیک بۆ مەیدانی شەڕەکە. ئەمە ئەمەلیەتە ئاوهابێ ئەگەر هات و موشەکیشی بۆ هات ئەو فڕۆکانەی دواوی دائیمەن فلێر تێگرێ و تەشویش ئەلکترۆنیە کاتن بۆی ئەو موشەکە بەری نەکەوێ وەشتوانێ بۆ موشەکانی کە هەنیانە لە موشەکەکەی تریش بدەن لە ئاسمان ئەوە بپارێزن تاکە ئەگاتە شوێنی دیاریکراوی خۆی ینی بڵین ئەو کاتێک کە لە ئیسلام ئاباد دابەزی ئیشی ئەم فڕۆکانە بەو جۆرە ئابێتن. باشە ئەمە لە ئاسمان بەڵام بۆ ئەو هوتێلەی کە دانوسانەکەی تیا بەڕێوە چوو لەوێش ڕێوشێنی لە دەوری و بەری وتێلەکە ڕێوشێنی ئەمنی تون گیرابووە بەر ئەمە چۆن بوو بۆچی؟ ئەم وتێلە وتێلی سێرینە لە 2002 دروستکرا ئێستاکە بۆ بینەران بە بڵین تۆ لە عێراق چیت هەیە لێرەدایەنەوە ناوچەی سەوس ناوچەی سەوس شوێنێکی پارێزراوە بەڵام لە ئیسلام ئاباد ناوچەی سووری پێوترێتن. ناوچەی سوور ئەمە لە پێک هاتووە لە 25,000 کیلۆمەتر مربع بڵین شوێنی ئوتێلەکە سیرنا شوێنێکی کۆبوونەوەی هەموو دوبلوماسیەکانە ناوچەی سوور تەواو تەو کراوە بە باشترین هێز بە باشترین تقنیە بە باشترین تکنۆلۆژیە ئەم شوێنە پارێزراوە هەتاکو ئەو کەرماندانەی ئەوانەی ناو ئوتێلیش جیاوازن لەگەڵ کەسیکەیە هەمویان مەشقیان بینیوە
ئیشی خۆیان نەزانن چییە بیپارێزن ئەم ئوتێلەش کە دروست کرا هەت تاکو بۆ ئێرثکویکیانی بڵین بۆ مەلەرزە 7.5 پلە ئەم بینایە خۆی ڕاگرێتن ناڕوخێتن کۆبوونەوەکانی دوبلوماسیەکان نەوەکی ئێران و ئەمریکا هی وڵاتانی تریش لێرە ئەکرێتن لەم شوێنە هەتاکو لە 2009 محەممەد بن سەلمان کە هاتە پاکستان ئەلەم شوێنە بوو لەبەرەوە ناوچەی سوور وەکو ناوچەی سەوزی عێراقا پارێزراوە لە هەموو لایەکەوە بە هەموو تقنیەک و تکنۆلۆژیایەکی بەرز کاتە تایبەتمەندی هۆتێلەکە لە بەرەوەی هەڵیان بژاردووانشی تایە بەرگەی 7.5 پلەی ڕێختەر بوو دەگرێت زۆر بە پێشتر دانوسانی ئەتۆمی تیادا کراوە پاکستان هەمووی یەک زانیاریم لەسەر خوێندەوە یعنی تەنانەت حسابی ئەوەی کە مەجای دەرچوو نەمێنێ لە هۆتێلەکە حسابی خۆراکیش کراوە کاک سەلامانی 2 هەفتە بەشی 2 هەفتە خواردنی تێدایە بەردەوام بۆ دەرمان بۆ عملیات بۆ هەموو شتێ هەمووی تیاتەرخان کراوە ئەم ئوتێلە ئامادەیە ئەگەر هەر شتێ ڕوو بداتن ئەتوانی لێنانە بۆ ماوەی 2 هەفتە ژیان بەریتە سەر بە بێەوەی کێشەتە بێتن ئەگەر لە دەرەوە شتێ ڕوو بداتن بەڵێ باشە تەمان خۆشی 5 ئەستێرەیە ئەم ئوتێلە بەڵێ باش ئەمە ئەگربرە بۆ هەر لایەکی شەڕەکە چ قازانجێکی هەیە ینی بۆ هەردوو لە قازانجی هەیە تۆ لە بیرت نەچێ وڵات کەکەوێتە شەڕەوە خەرجی زۆرە بێت چەکی زۆرە بێ بەلایەن ئەمریکاوە بە دەرەجەی ئەساس بڵین هێزی بەرگری ئاسمانی زۆر زەعیف بوو نەیمە ڕادارەکانی هەمووی لێدرا بێمانە هەمووی تەعویز بکاتەوە هەمووی ئامادە بکاتەوە ئەگەر هەنگاوی داهاتووی شەڕ هەبێتن کارخانەکانی ئەوانەی کە چەک دروست دەکەن موشک هەموو فەرمان پێیاندراوە لە 100 ئیش زیاد بکەن ئینتاج زیاد بکەن تایبەتی لە موشکی تۆماهۆک و ثاد و پاتریۆت و ئەوانە ئەبێ زیاد بکرێتن و ئامادە بێتن چی خەلەلێکیش هەبوو لەم ماوەی کە کردیان خێندرێتەوە دووبارە و ئاماداکەنەوە بۆ هەنگاوی دووەم بەلایەن ئێرانەوە ئێران طبعاً فرسەتە ئێستا بۆ ئەو وەکو تومان زۆر ئەشکەوتی هەیە لێدراوە تەپیوە کەوتووە لە بنی موشکەیە لەم کاتەیە ئەتوانێ ئەو مەنەسەی ساڕوخەکانی کە لێدرا موشکەکانی ئەوەی کە زەرێرە پێگەیشتووە باشی کاتەوە ئامادەی کاتەوە ئەوانەی لە ژێر زەویەیە دەری بکاتەوە بزانێ ئەتیساڵاتی چۆنە پەیوەندیەکانی چۆنە بێ بۆوانەی تر کە دابڕابوو ئێمە لە کاتی شەڕا باسمان کردبوو ئەم پەیوەندیانانە هەمووی چۆن بگەڕێنێتەوە و فەرمانی هەنگاوی داهاتوو ئەگەر شۆڕ ڕوو بداتەوە چی بکەن و ئەهدافیان چییە لە چۆ بدەن بەو جۆرە تەمان قازانجی ئەمانەیە بە دەرەجەیەک خۆ دروستکردنەوە و هەڵەکانی خۆیان بخێننەوە کەواتە توانی نێسە بڵین مەسەلەن لە ڕۆژی ڕاگەاندنی ئاگربەستەوە تاوەکو ئێستا هەردوو لا چیان کردووە چکەوە لە بەرەبەیانی هەشتی ئەم مانگەوە ئاگربەست ڕاگەێنراوە ئەمڕۆ تقریباً 7 ڕۆژێکە چیان کردووە ینی تەسەوری چیەکرێت یەک بڵین ئەنتاجی موشک بەلایەن ئێرانەوە دروست بکاتەوە چونکە ئەو ژمارەی کە باسییانەکردەوە لە موشکم هەیە نانەخێوانیە زۆر لە کەمی داوە ئەبێ دروست بکاتەوە ئامادەی بکاتەوە مەنەسەکانی ئامادە بکاتەوە شوێنەکانی بگۆڕێتن شوێن هەیە تاکو ئێستا لە ئێران لێنەدراوە نەقڵی بەعزەمەوە دێ بکاتن بۆ ئەوێنانە لە کاتێکا کە بزانێ مراقبەی لەسەران نییە ئەمانە بە کەڵکیان دێتن لەم کاتەیە کە مفاوەزات بێتنی عادەی تەنزیم بە شێوازێکی عام ئێمە ئەڵێنی عادەی تەنزیم دووبارە ئەم هێزانە ڕێک بخەیتەوە ئەو نوقسانیایی کە هەیەی بیان دەیتێ لە شوێنێتەوە بنکەیەکت هەبێ ئەگەر 100 سەربازت هەبێتن لێنانە 60 لێ کوژرابێ سیما بێ پێویستی بۆیە عادەی تەنزیم بکەی ئەو هێزە بە قوتکەیتەوە هێزی تری بۆ بنێری سەربازی بڵێم سوپای پازداران بە دەرەجەیەک بۆیان بنێریتن لە دەریا چیت کردووە چیت نەکردووە ئەلغامەکانت موسەیەرەکانت هەمووی ئیعادەی تەنزیمەکرێتەوە دووبارە و خۆی ئاماداکە بۆ هەنگاوی دووەم لە هەمان کاتە تۆ خێندنەوە چییە بێ بۆ ئەم چ ڕۆژەی کە شەڕت کرد زیاتر چه هەڵەیەکت هەبوو چی ڕێک ویستم و پرسیارە بکەم ینی هەڵەی استراتیژی ئێران بەتایبەت سوپای پازداران لەگەڵ ئەمریکایە چی بوو لە ماوەی ئەم شەڕەیە هەڵەی استراتیژی بزانە ئێران یەک وایە زانی ئەو ئەمریکا سنجافەکە بەڵێ ئەمریکا سنجاف بووە بەڵام بەقەد ئێران نییە ئێران زیاتر سنجاف بوو ئەم تەوەقعی ئەوەی ناکرێمە هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەیە بۆ ئێران لە هەمان کاتە هەڵەی استراتیژی ئێران چی بوو وایە زانی کە بتوانێت شەقامی عارەب وڵاتانی عارەب بجوولێنێتن و دژی ئەم شەڕە ببن بەڵام ئەوەش ڕووی نەدا
عرب هیچی ینی لەگەڵ ئێرانە نەبوو بەم جوانتر بڵێن مەسەڵەن وڵاتانی ئیسلامی وڵاتانی سۆزی ئەوان بۆ لای خۆی ڕاکێشێت نەیتوانی ئەمە جگەلەوە تۆ چین نەهاتە شەڕەکە بەو شێوازەی کە ئێران بیری لێ کردەوە کە بێ ڕاست هاوکاری کرد بە مانگی دەستکرد بە موشک بە نەتەڕاتە سۆدیۆم بەو جۆرەشتانە بەڵام ئەوە کەم بوو بۆ ئێران بیری لەوە زیاترە کردەوە جگەلەوە بڵین جەنگی زانیاری ئەوە شەڵی استراتیژی ئێران بوو زۆر لە هەمووشی گرنگتر هرمز بوو ئەو هرمزی دانابوو کە بڵین ئۆتۆمی ئێرانە کە بتوانێت زەقت لەوان بکاتن بەڵام دەرکەوت ئەمریکاش کە حیسار بخاتە سەری ئەو شەڵی استراتیژی بوو بیری لەوە ناکردەوە ئێران ئەم هەڵە استراتیژیانەی سەرەکی کە ئێران تێیکەوت لە کاتی شەڕەکەیە جگەلەوە قۆڵەکانی ئێرانەوانی کە بڵین لە عێراق و لە لوبناان و لە یەمەن بوو تەوەقعی ئەوەی ناکرد بەو شێوازە بێتن تەوەقعی ئەوەیە کرد کە زیاتر بێتن ئەو ئەرکەی کە لەسەر ئێران کەوتووە ئەوان نیوەی هەڵبگرن ئەوە شەڵەیەکی استراتیژی بوو کە ئێران تێیکەوت بەلایەن ئەمریکاشەوە هەڵی استراتیژی ئەمریکا چی بوو یەک بڕوای ناکرد کە ئێران بەو شێوازە وەڵام بداتەوە ئەوەی لە حیسابان نەبوو کە لە خەلیج بداتن لە هەموو وڵاتانی کەنداوی عرب بداتن بۆ شێوازە ئەوە هەڵەیەکی گەورە بوو استراتیژی کە ئەمریکا تێیکەوت تەختیتی بۆ نەکرابوو دوو هرمز باوەڕی ناکرد کە بتوانێت داخستنی ئەو کارتەی ئێران وا سەر بگرێت سەر بگرێتن بەو شێوازە چونکە هەرمز بڵین دووەلیە نێو دەوڵەتیە تۆ ناتوانانی دەست بخەیتە سەری بەو شێوازە جگەلەوە ئەمریکا مەسەرن هاوپەیمانەکانی هەڵەیەکی استراتیژی بوو کە هاوپەیمانەکانی کەسی نهاتە پێشەوە کەسی هاوکاری نەکرد ئەووا بە مەزانی خۆی کە ئەمانە دیێن هاوکاریەکەن نەمەیە ئەم هەڵە استراتیژیانەی کە بڵین ئەمریکاوە ئێران تێیکەوت لە ماوەی شەڕی ئەو چ ڕۆژەیە ئەمانە بوو زۆر باشە لەبارەی پاکستانەوە ینی ئەوە شەڕە و لەگەڵ ئەمریکا و ئەمیش تەرەفێکی دانووسانی گرتووە ینی وەکو دەسێکی خێر و دایانباتە وڵاتەکەی خۆی و قسەی تیاکات لە هەمان کادا هێزی بردووەتە سعودیە ئەمەی بۆچی کردووە؟ ئێمە لە بەرنامەکانی پێشوو وتمان کە پاکستان لە 2005 مانگی نۆ مانگی نۆ 2025 هاوپەیمانیەکی سەربازی دیفاع مشتەرەک لەگەڵ سعودیە کردی مەسریش تورکیاش بەس بە دەرەجە یەک ئەساس بڵین سعودیە و پاکستان بوو ئەگەر هێرش بکرێتە سەر پاکستان واتە معنای ئەوەی هێرش ببوورە هێرش بکرێتە سەر سعودیە هێرش کراوەتە سەر پاکستان و عینی شتێرش بکرێتە سەر پاکستان یعنی سعودیە هێرش کراوەتە سەری ئەبێ هاوکاری بکە داخل شەڕەکە بێتن بەڵام لە کاتی کە لە سعودیانەدا سعودیە محەممەد بن سەلمان بڕیاری جەنگی نەدا هەڕەشەیە کرد بەڵام بڕیاری نەدا ئەگەر بڕیاری جەنگ بدا ئەبێ پاکستان داخل شەڕەکە بێ ئێستا و فڕۆکەوە ئەو سەربازانەی کە هاتوونە بۆ سعودیە ئەگەر هات و شەڕ دەستی پێکردەوە ئەبێ پاکستان داخل شەڕەکە بێتن بەرگری لە سعودیە بکە لە ئاسمان دژی موسیارەکانی ئێران دژی موشکەکانی بە بەرگری ئاسمان و بە فڕۆکە و بە سەربازیش ئەبێ بەرگری لێ بکە ئەگەر سعودیە بڕیاری شەڕیدا چونکە تۆ وتومانە ئۆپەراسیۆن جیایە لەگەڵ کە ئەڵی من شەڕەکەم ئەگەر بڕیاریدا پاکستانە بێ داخل شەڕ ببێتن لە چۆش داخڵە بێتن نەوەکە لە کەنداوە لای سعودیەوە ئەبێ لە سنووری خۆشیەوە بەشدار بێتن لە ئێران بدە ئەگەر ئەمە ناخوا باوشیان پیادا دەکات و دایانباتە وڵاتەکەی بە دانووسانوانە من هاوپەیمانم لەگەڵ سعودیە تەواو ئەبێ داخڵ ببم ئێتە تۆ پاکستان ئەگەر داخڵ بووی لەوێ وڵاتێتر مەزانە ئازەربایجان تورکیا ئەوانە مەسەلەن داخڵ شەڕ نابن تەماح لە خاکی ئێران ناکەن ئەگەر بە تەواتی زەعیف بێتەوە لە هەمان کاتا ڕووس و چین کە باسمان کردو قبول ناکەن ئێران بەو شێوازە بڕوخێ و دابش بکرێتن ئەوانیش داخڵ شەڕە بن جا ئایا بە فعلی یان بە شێوازێکی غێر مباشر معلوم نییە بەڵام کە هەمووی داخڵ بوو فراوانە بێ بەرەو جەنگی جیهانی سێمە ڕواتن ئەو کاتە پێ ڕاناگیرێتن تۆ ئێستاکە دوو تەرەفت هەیە ئەمریکا و ئێرانت هەیە بەڵام کا بووە هەشتنەوە وڵات لەگەڵ چی ئەڕێکەکەوی چۆن اتیفاقەکەی ئەوەیە پاکستان هاوپەیمانی سعودیە و داخڵە بێتن بۆیە هێزی ناردووە بۆ ئەو ناوچەیە
زۆر باشە جناب دەزانی دوێنێ ئەوەی بڕیارەکەی دۆناڵد ترامپ بڕیارەکەی ئەمریکا لەسەر گەماروی دەریایی بۆ سەر ئێران چوە بواری جێبەجێکردنەوە لە کاتژمێر 5 ئێوارەوە حەزەکەم وەڵامە بەستمە بزانم کە گەماروی دەریایی چییە خۆی و چی پێدەکرێت تۆ تیجارەتی جیهان ئێستاکە ئەگەر سیر بکەی هەمووی لەسەر دەریایە سەیری نەوت بکەی هەمووی بە دەریایە ئەڕوا زۆربەی کۆنتێنەر هەمووی بە دەریایە ئەگەر سیارە بنێری هەمووی بە دەریایە لەسەر کەشتیە گشتی تۆ کە وڵاتێکت خنکاند لە دەریاوە کۆتایی پێدێ ئیکۆنۆمی اقتصادی ڕوخا کە ڕوخا ئەو وڵاتە چەندێ بەرگاگرێتن ئەو پەڕی لەم حاڵەتەی ئێستا کە باسیەکەین ئێران لە ماوەی 2-3 مانگە کۆتایی پێدێتن هیچ شتێکی نامێنێ ینی تۆستە مۆبایل یان تەلەڤیزیۆن هەر شتێ بێتن بەکە یان سیارە بێت تۆ پێویستیت بە مایکرۆچیپسە بێمانە لە ئێران دروست ناکرێتن ئەبێ بیهێنیتن زۆر ئەشیات هەیە لە دەرەوەی وڵاتی هێنیتن ئەگەر بتوێت چەکت بە قووەتکە بێ لە سینەوە نەتەڕاتی سۆدیۆم و ئەمۆنیۆم و ئەوانە هەمووی بێنیتن یەکە تۆ ڕێتلی گرت کۆتایی پێهات تا ئەو وڵاتە دواعەکەوێتن ئەوانی کە بڵین لە پێش موالیدی 1990 کە حیسار کرایە سەر عێراق ینی گەشتی عێراق لە کەنداویش ئەمریکیەکان بە هەلیکۆپتەرە چوونە سەری تەفتیشیانەکەن ئەگەر خۆراکی ئینسانی تیا بێتن یان پزیشکی تیا بێتن ڕێگر نابوون لی بەڵام هەز بکەن تکنۆلۆژیایەک یان بەزە ئاسنێک یان ئەلەمنیۆم بە کەڵک شەڕ دێتن ئەو وەختە ڕێگرە بوون لێ ئەیان برد ئێستا کە ئێران کەوتە ئەو وەزع ئەگەر سەیری ئەمە بکەی ینی حیساری دەریایی پێشتر هەبووە مانگاوانە 100% تۆ کوبا فەنزەوێلا پێشەوەی بکرێت فەنزەوێلا شاوهای لێکرد پێشەوەی مادۆرە بەرن کوباش هەروەها عێراق هەروەها تۆ هەر دوور مەڕۆ غەزە یعنی ئیسرائیل تەواو حیساری دەریای لەسەر خەزە داناکە غەزە شارێکە لەسەر دەریای سپیە حیساری لەسەر دانا و خنکاندی کۆتایی پێهات ئەوە بووە کۆی بینیتن نە خۆراک نە جلوبەرگ هیچ شتێکیان نەمان نەخۆشخانە نە دەرمان ئێران ئاهای لێ دێتن کەواتە چی لە ئێرانە کا بە دیاریکراوی ئێران کۆتایی پێدێتن هەر بڵین کۆمەلگاکەی وێرانە بێتن کۆمەلگا خۆی حیسار کە دائەندرێ لەسەر وڵاتێ حیساری کەوتێت اقتصادی خۆی اقتصادی نییە بە دەرەجەیەک ئەخلاقیە تۆ ئەو وڵاتە وێرانەکەی زانیت ئەنجا مۆزوعی حیساری اقتصادی بە هەر بینەرانەوانی کە تەمەنیان لە پێش موالیدی 1990 هەوانی بگەڕێنەوە بکەونەوە بیریان کە حیسارکرایە سەر عێراق وەزعی عێراق چی بەسەر هات لەو کاتەیە حیسارکردن ئەمەیە ئەو کۆمەلگایە وێرانەکەی ئەو کاتە ملت ئەبێ هەڵبسێ دژی حکومەتەکەی خۆی کە چارەسەری خۆی بکاتن باشە ریسکی ئەم هەنگاوە بۆ چییە لە ڕاستیە خۆی ئێستا لەلایەن ئەمریکاوەیانی ئەمریکا نەیتوانی حکومەتی ئێران بگۆڕێت نیزامەکەی بگۆڕێتن کە هینی کرد لێیدا لە ماوەیە و هەر ماوە ئێرانی شەر دەسەوە شوێنێتن ڕاست ئێمە وتمان وێرانە بەڵام کە وای لێکاتن ئیترتەوە زەعیفە بێتن پێویستی بۆە ناکاتن دوار ڕۆژ ئەگەرم حیسارە بەردەوام بێتن هەرچەنێ بڕوامەکە سەر بگرێتن چونکە وڵاتانی تر ڕازی لەگەڵی نین وڵاتانی تر فەرەنسا بەریتانیا بەڵێ ڕنگ بێ بێنە ئەم مەدانەوە بەڵام تۆ وڵاتانی تر وەکو چین و ئەوانە ڕازی نابن لەسەر ئەمە ینی هاتوچوو ئەو کاتە چییە کاتن ئەو کەشتیانی کە ڕەتە بێت تۆ لەبیرت نەچێت کەشتیت هەیە لە کۆریا لە یابانەوە ڕەتە بێ بێرەیە بە بابلمەندە بە قەنات سوێ سەڕوا بۆ ئەوروپا ئەو وەختە تەڕەدد دانێتن وەکو چۆنە ڕین لە ئاسمان بە لاسلکی ینی بە ڕادیۆ مۆجەیە دانی 156.8 ئەبێ ئەو کەشتیانە وەڵامی جەنگیەکان بدەنەوە ڕابوەسێ یان بە هەلیکۆپتەر دابەزێتە سەری تەفتیشی بکە بەڵام لە هەمان کاتە تۆ لە بیرت نەچێ ئێران سەیاراتی هەیە ئێران موشکی هەیە تایبەت ئەمانەی کە ئێستا ئەبوو مەهدی موشکی ئەبوو مەهدی باشە ئەوە پرسیارە یعنی ئەگەرم گەمارۆیە بەردەوام بوو ئێران بە چی کەرەستەیەکی سەربازی ڕوبەڕووی گەمارۆکە دەبێتەوە چی و چی هەیە ئێستا ئێستا ئێران ئێمە وتمان کە لە دەریای ئێرانیدا جارێ ئەم بەرەمە سەریعانەی زۆر ماوە لە 16 ماوە لە ئێرانە بەڵێ ئەوەی کە پێشتریش باسیمان کردووە بەڵێ ئەمانەی ماوە ئەمانە بە زۆری ئینتیحاریە خۆکوژە جگەلەوە تۆ موسەیەراتی دەریات هەیە جگەلەوە موسەیەراتی شاهد و ئەوانەت هەیە جگەلەوە موشەکت هەیە کروزت هەیە ئەنجا موشەکی ئەبوو مەهدی ئەم موشەکە 1000 کیلۆمەترە
ئەگاتە بڵین دەریای ئەمریکا بۆی هەیە شەڕ بێکاتن لێی بداتن جگە لەوانە تۆ ئەلغامی دەریات هەیە کە دایانی ئەو حاڵەتە ئێران مەجبورە ئەمانە بکاتن و دەست بکاتەوە بۆی بتوانێت ڕێ لە خۆی بکاتەوە مەگە ئەخینکێ بە تەواوەتی کۆتایی پێدێتن ڕانیاشیکا ئەگەر بگاتەوە نەکرێتەوە بەڵێ بگاتە مەرحەلەی کۆتایی ئەیکا هەموو شتێکە کاتن بەڵێ باش یعنی هەندێک لەوەی کە لە سەرەتای شەڕەکەەوە مەسەلەن قەراری نیزام گۆڕین ڕژێم گۆڕین لە ئێران درا و ئەوانە ینی ئێران لەسەر بنەمایە جەناب دەزانی دامەزراوە کە هەمیشە لە قوپۆپی هەبێ هەمیشە دەستی لە چەند کاروباری چەند وڵاتێکە هەبێ هەمیشە تەداخلاتکە لەناو خۆشییا بە هەمان شێوە ینی دەڵێن گۆڕانکاری لە ئێران بە مانای خۆکوشتن دێ ئەمە بۆچی وا دەڵێن ببوورە ئێران ئەساسی دامەزراندنی ئێران شۆڕشێکە شۆڕشی ئیسلامیە باش کە دامەزرا لە کاتی خومێنی شۆڕشی ئیسلامی تەزدیر ناردنی ئەم شۆڕشە بۆ دەرەوەی ئێران لەسەر و ئەساسە هاتووە هەتاکو جەنگی عێراق و ئێرانیەشە لەو خاڵانی کە دەستی پێکرد ئەمە بوو ئێران حرەس ثەوری ئەم سوپایە ئەگەر ئێران ببێتە دەوڵەتێکی ئاشتی ئەڕوخێ حرەس ثەوری نامێنێ ئەم عەقیدە ئەم فکرەی کە هەیەە نامێنێتن لەبەر ئەوە ئەبێت بەردەوام ئەمان چی بکەن ئەم شۆڕشە بڵاو بکەنەوە و دیار بوو ینی کە لە عێراق بڵاو بووە لە سووریا پێشوو وە لە لوبناان وە لە یەمەن وە لە بەحرێن شەهرایەکی نایەوە بەڵام سەری نەگرت لە بەحرێن چونکە بەحرێن ناوچەیەکی بچووکە لە دەوروبەری قەتەر و ئیمارات و سعودیە ئەمانە دژی ئەم شۆڕشن دژی ئەم فکرن کە بە بڵاو بێتەوە لەوێنانە لەبەرەوە فکری شۆڕشی ئێران ئەمەیە ئەمە نەمێنێ ئێران نامێنێ حرەس ثەوری کە نەمێنێ ئەو وەختە نیزامێتر دێتە شوێنەکەی و جیاوازە بێتە بەیتر دەوڵەتێکی بڵین ئاشتی بێتن ئەم شۆڕشە فراوان نەکاتەوە و کۆتایی پێدێتن بەڵێ ئەوەیە باش ئێمار باسی ئەمریکا و ئێران دەکەین بەڵام لە لایەکی تریشەوە ئیسرائیل لە هەوایەکی ترە خوێنەوە تا ناتانیاهۆ ینی ئەو ئیلهامە شەڕانی کە وەرێگرێ دەوترێت زۆر بڕوای بە عەقیدەی بیگن هەیە و تەطبیقیشی دەکات حەزەکەم باسی ئەم عەقیدەیەم بۆ بکەی بیگن چییە و ناتانیاهۆ ئەوەندەوا بەستەیە پێوە عەقیدەی بیگن خۆی هی مەناحیم بیگن ڕئیس وزەرای ئیسرائیل پێشتر بەڵێ پێشوو بەڵێ مەناحیم بیگن عەقیدەی بیگن چییە ئەمە لە سەربازی چی پێوترێ ئەوترێ ئەضەربە الاستیباقیە لێدانی پێشەوە تۆ پێش دەست بخەی کە لێ بدەی دەست پێش خەربی بەڵێ ئەضەربە الاستیباقیە لەگەڵ ئەضەربە الوقائیە لێدانی خۆپاراستن دەستی پێ بکەی ئەمە چۆن دەستی پێکرد هەتا کۆمە لە ساڵی 1960 و عێراقیشان فکرەی وەرگرت بوو ینی لە مەسر لە 1970 کە لە ئێرانیدا لە 1970 لە 22 ئەیلولی 1970 ئەم فکری ئەویست بەکاربێنێتن بەڵام بە مستەوای ئیسرائیل نییە ئیسرائیل پلان و تەختیتی جیاوازە و تکنۆلۆژیاکەشی بەرزترە هەمومان ئەزانین هاتوو بۆ نمونە با بڵێن 1970 عێراق خەریکی ئۆتۆمبیلی 14 تەمووز بوو لە بەغا لە کاتێکە لە هەشتاویەکە ئەو لە جەنگا بوو لەگەڵ ئێرانە ئیسرائیل شانزە فڕۆکەی ئیسرائیلی هات لە بەغایدا و گەڕایەوە مەفالەکەیان وێران کرد و چوونەوە ساڵی 1990 ئەمە ضربە وقائیە ئەستیباقیە نۆک دروستی بکەی بۆ دوان ڕۆژ من ناهێڵم بیرلەوە بکەیتەوە دوای چەند ساڵێ بە تەمایکی من لە ئێستەوە لە ناوێدەم اینجا جگەلەوە لە 2010 کە لە سووریایدا ئەمە ئەم سیستەمەکە بەکاری دێنێتن ئەگەر بیر بکەیتەوە دژی ئیسرائیل بەرنمەیەکی ئۆتۆمیت هەبێ یان موشەکی هەبێتن یان هەرچیەکت هەبێتن کە زەرەر بگەێنێ بە ئیسرائیل پێشەوەی تۆ دروستی بکەیت پلانەکە دانی پلانەکە هەر پلان بیری لێ بکەیت تۆ پلانەکە دابنێ ئەوان ئاگادارن دەست بەجێ لێدەن مەجای ئەوەت نادەنێت تۆ بناغە دابنەی دەستی پێ بکەیت نانەخێر لە ناوێ دەم و لە کۆتایی پێدێنم بەبێ ئەوەی دووار ڕۆژ بیرت لێ بکەمەوە کە چین بەسەر دێتن ئەگەر ئەمەت کۆتایی پێهێنا نه ئەوە ضربە ئیستیباقیە ئەوە هی مەناحیم بیگنە لێدانی بیگن ئەم ئەسلوبەشی بەکارهێناوە لە هەموو شوێنی وەکو تمەشتاوێک لە عێراق 2010 لە سووریا بەکاری هێنا و لە شەڕەکانی 1960 و ئەوانەش بەکاری هێنا بەڵێ
زۆر باشە. وەزیری بەرگری ئیسرائیلیش دەڵێت یعنی ئەمە حتمما لە چەند سەرچاوەیەکەوە تراوە کە گەورەترین چالاکیان ئەنجامداوە دوای پێی تەقاندنەوەی پەیجەرەکان هەر لەم چەند ڕۆژەیە ئەوەی کە هێرشێکیان کردوتە سەر حیزب اللای لوبنان و 100 کەسیان کوشتووە لە ڕێگەی بەرنامەی زوومەوە زانیاریان دەست کردووە. بەرنامەی زوومیش حتممەەوە بەرنمەیە کە بە ڤیدیۆ توانی قسە بکەیت گروپ ینی بڵین ئەوانی کە ئەمەیان بڵاو کردوێتەوە ڕاستی ڕشێکی سەختی کردە سەر حیزب الله. بەرنامەی زووم هەر بەرنامەی ئەتەرنێتە ینی کە بەکاری دێنن لەوە پێشیش بەرنامەی تر هەبوو سکایپ هەبوو ئەو جۆرەشتانە ئەوانە نەماوە بزانم سکایپ و ئەوانە سکایپ نەماوە. بەڵێ ئیسرائیل لێرە ئەم بەرنمەیە چی ئەمانە حیزب الله بەکاریە هێنا تەسەوور بکە حیزب الله چووەتە ناو یەکێ لەوانەوە طبعاً ئەما چێتە ناو سۆفتوێرەوە بەرمەجیاتەوە ئیسرائیل تکنۆلۆژیای زۆر بەرزە چووەتە ناوی یەکێکەوە بەسە بەمەوە هەمویانی دۆزیوەتەوە کە کۆبوونەوە حکەن ئەمان لەسەر چی کۆبوونەوەیان کردووە لەم بەرنمەیە کۆبوونەوەیان کردووە یەکسەر هەمویانی جێنشین کردووە واشی پیان وتووە نەوەک ئێستا کە دانیشتوونە کۆبوونەوەکەن کە ئەجوولێنەوە ئاگام لێتانە بۆ چۆ ئەڕۆن ئاگام لێتانە بیر لە چیەکەنەوە ئاگام لێتانە تیان تۆ تەسەور بکە تاکۆ ڕادەیە ئیسرائیل خۆی بەمانەوە پێشانەدا بیر لە چیەکەنەوە من ئاگام لێتانەوە لە هەر شوێنێکی ئەوەش بوو لێیانیدا لە هەمویان و زۆری لیان کوشت. بەڵێ ئەم تکنۆلۆژیایە ئیسرائیل زۆر پێشکەوتووە توانێ بچێتە ناو هەموو بەرنامەکانەوە جگەلەوە تۆ ئەزانی هاکەرس و ئەوانە ینی ئەوان لە زیرەکی دەستکرد زۆر پێشکەوتون ئیسرائیل. بەڵێ لە مادامەر باسی ئیسرائیلمان کرد هەر لەم ڕۆژانەیە زۆر باسی هێزێکی یعنی تایبەتی ئیسرائیل دەکرێت هێزی خەنجەر کە چەند مهمەیە کە ئەنجام دەدەن تایبەتمەندیان جیاوازترە. حەزەکەم باسیەوەم بۆ بکەم هێزی خەنجەرە ئیشیان چییە؟ هێزی خەنجەر خۆی پێوترێ کیدۆن هێزی کیدۆن هێزی کیدۆن ینی بە زمانی ئێمە خەنجەر با بڵین هێزێکە لە ناو مۆسادایە بەڵام نهێنەیەکی زۆر سەیری لەسەرایە ئەمانە چۆن هەڵە بژێردرێن نابێ یەکێ بێتن کە بڵین تازە هاتووە بۆ سەربازی مەشقی کردووە نانەخێر هەمووی لە جەنگاوەرە کۆنەکان ئەوانەی کە خسمەتیان کردووە تایبەتی لە هێزی تایبەتی ئیسرائیل کە باسیمان کردووە سیرت مەتکاڵ ئەلێوێنانەوە هەڵە بژێردرێن ئەمانە یان هێن ناو هینەوە کیدۆنەوە ئەم هێزەوە ئەم هێزە کەوتمان سەر بە مۆسادە تەسەور بکە خۆی هەموو بەشەکانی مۆساد پێی نازانن هیچ زانیاریەکیان نییە لەسەری ئەوەنە نیهێنیە لە ناو مۆسادیش تەنها یەک بەشێت داخراو کە ئەزانن ئەمانە چێن و ئیشیان چییە بە دەرەجەی یەکی دۆن ئیشی چییە ئیشی اختیالاتە بۆ ئاگاداریت ئەو زانانەی ئێران هی ئۆتۆمیەکان کە هەمویان لە ناو چوون هەمووی کیدۆن کردی لەلایەن کیدۆنەوە هەمان کردیان هەر کەسێ لە ئەوروپا لە هەر پایتەختێکی وڵاتێتر بێ لە ئەوروپایان لە هەر شوێنێ بێتن کیدۆن جێبەجێیەکاتن تەقینەوە تەخریب وێرانکردنی شوێنێک بەڵام ئەوەی سەیرە کە ئەیکەن هیچ زانیاریە بەجێ نەهێڵن لە دوای خۆیانەکە بزانی ئەمانن ئەوەنە مەشق دراون ئەوەنە بەڕێکی ئەیکەن بەبێ ئەوەی کەس بزانێت کە بڵێ کیدۆن لەم ناوچەیە بووە ئەم اختیاری کردووان ئەم کەسانی کوشتووە ئەم هێزەی ئیسرائیل کیدۆن لەمە پێک هاتووە هەمووی لە جەنگاوەرە کۆنەکان تایبەتی وتکوتم لە سیرت متکاڵەوەوانە. بەڵێ باشە بابێمەوە سەر ئەمریکا ئێستا هێزەکەی کشاندۆتەوە ئەمریکا لە ناوچەکە یان چی دەکات ئێستا لە کوێن هێزەکانی ئەمریکا؟ ئەمریکا هێزی نەکشاندوێتەوە تۆ ئێستاکە بڵین کە جەنگ 100 ڕاوەستا بێن نەوەستاوە تۆ لە کاتی مفاوەزاتی ژێ بۆی تێک بچێتن یانی جەنگ دەست پێ بکاتەوە لەبەرەوە و هێزانە ناجوولێتەوە لە جێی خۆی ئەمێنێتن ڕاست بۆی هەیە دوور بکەوێتەوە کەمێ وەکو بڵین ئەبراهام لینکۆڵن کە ئێمە وتوبان 600 کیلۆمەتر دوورە لە ئێرانەوە نەخێر بووە 1000 کیلۆمەتر خۆی بپارێزە لەو موشەکانەی کە بۆی دێتن زەختی زۆر لەسەر نەبێتن بەڵام کەشتیەکان مودەمیرەکان و فرقاڵتە و تەڕاد و مودەمیرەوەوانە هەمووی لە جێی خۆیەتی بڵاو بووێتەوە ناکشێتەوە هەتاکو هێزەکانی بڵین کە تریپۆلی باسمان کردووە لەگەڵ بۆکسەرە هێزی سیویەکی ئەمریکی
کە لە ئۆکیناوە هاتووەتە دیۆگۆ گارسیا هەر لە جێی خۆیەتی لە دیۆگۆ گارسیان لە دوورگەکە لێنانە و مەشقی خۆیان بەردەوامە ئەیبینن وە چەکیان و هەمووشیان ئامادەن بۆ شەڕەوە نییە بڵێ ینی پاڵ بکەون نەخێر تا ئێستا شەر لە ئنزاران لە ئامادە باشییان ئەمانە ناکشێتەوە هەتاکو فڕۆکەیان بەردەوامی شەفرێتن ئەوە نییە بڵێ ڕابوەسێ سلاحەت بین نانەخێر لەبەرەوە لە جێی خۆیەتی و ناجوولێتەوە هەتاکو کۆتایی بە مفاوەزاتەکە دێتن بزان لەگاتە چی شەڕ کۆتایی پێدێ ئەو کاتە ئەو هێزانە ئەکشێتەوە شوێنی دیاریکراوی خۆی وەکو بڵین هێزی سیویەک بەڵام لە بیرت نەچێت تۆ جۆرج دەبڵی و بۆش ئەو حامیلەی تایراتە ئەوەی فڕۆکالگرەکەویش بەڕێوەیە لە ئەتڵەسی پەڕاوەتەوە هەرچەند ئێستا دیار نییە لە کوێیە شوێنەکەی بەتەواتی بەڵام کە GPS و ئەوانە و مانگی دەستکرد دەیبینێ ئەو کاتە دەرەکەوێتن بەرەوە ئەم ناوچەیە دێتن هەتاکو ئەگەر شەڕیش تەواو ببێتن ئاشتیەکی تەواو ئاگر بەستێکی تەواو بکەن ئەم ناوچەیە وەکو دیۆگۆ گارسیا بڵێن ئەم کەشتیانە هەمووی ئەم ناوچەیە بەجێ نایە لە چونکە ئەمانە فراوان بوونە بڵاو بوونەتەوە لە هەموو جیهانە بەردەوامە مێنن و هاتوچووەکەن ناکشێنەوە باش وڵای نازانم ئەمریکا زۆر سەیرە لە هەندێک کاتە هەندێک جوڵاکە کە هەمیشە پەیامی لە پشتەوەیە چە دوێنێ ئەمریکا خۆی کۆمەڵێ وێنەی ژێردەریاییەکی بڵاو کردەوە ینی کە بوێنەکان خۆی وتوێتی مانگی پێش سێ بەس دوێنێ بڵاوی کردوێتەوە مانگی پێشسە لەگەڵ ئێرانە لە شەڕێکی قورسا بووە کەچی ئەم ژێردەریایە لە کوێوە دەرچووە ئەمەی کە سەوێنەکەی لە بەردەستمانایە لە جەمسەری باکوور یعنی دەڵێن هەم بۆ تاقیکردنەوە بووە و هەم پەیامێکش بۆ رووسیا کە لە ناو بەستەڵەکی جەمسەری باکوورا دەتوانێت ژێردەریایەکانی ئیشی خۆیانەکەن خوێندنەوە چییە بۆ ئەمە ئەم ژێردەریایە چییە؟ جەمسەری باکوور زۆر گرنگە بۆ وڵاتان تایبەتی یانیوانی کە چاویان لە سەرەتی چینە ڕووسە ئەمریکایە بە نسبەتی ئەو ژێردەریایانە یان ئەو کەشتیانەی کە بتوانێت لە ناو ئەم بەفرە بڕواتن ڕووس پێشکەوتوترە لە ئەمریکا ڕاستی ینی چوار کەشتی هەیە بە قوتبی شیمالی کە ئەم بەفرە ئەشکێنێ بۆ مستەوایە بۆ ئۆتۆمی ئیشەکە چواردانەی هەیە لە حاڵاتی پێویستە ئەکەوێتە پێش کەشتیەکانی تر ئەیشکێنێ ڕێیان بۆ ئەکاتەوە بۆ ئەی ڕەت بن تەبان ئەم تەبقە بەفرە کۆتۆمە لەبانی تان کە توانێت بڕوە ناشکێتن بەڵام دایمەن خۆمانە زانین دەریا قاتی بانەوەی ینی بانەوە ئەی بەستیە بێتە بەفر بە سخوارەوەی نایبەستێتن ینی بەردەوام ئاوە ئەمە شکاندنی ئەمە زۆر زەحمەتە ینی تۆ وەرە ئەم بەفرە بشکێن و وەرە دەرەوە ئەمە شتێکە پێشان دەدەم کە منیش هەمە وەکو تۆ وەکو ژێردەریەکانی ڕووس تایبەتی وەکو بیلیگرودیان لە فیای فەرجینیایە ئۆتۆمیە لە کاتی جەنگ دەستی پێکرد لەگەڵ ئێرانە ئەمە چوو ئەو ناوچەیە ئەمە USS دیلاورد باڵێ USS دیلاورد ئەمە کە چووە ئێوێنانە نامەیەکە بۆ ڕووس لەم ناوچەیە بجوولەی تۆ من لێیم ئۆتۆمیشە تەبان نەوەک ڕووس شتێ بکە لە تەرەف ئێرانەوە بە تەواوەتی یان دەستێ بووە شوێنێ من لێرە ئامادەم و نامەیەکە بۆ رووسیا کەس لە زیاد لە حەدی خۆی نەجوولێتەوە ینی هەرچەنە لێرەوە خەریکی شەڕم ئاگام لەو سەری دنیاش ئاگاشم لەوەش هەیە ئاگاشم لەوەیە بە تەمای چی یان بتەوێت مستعمەرە دابنێ یان بتەوێت لێنانە بنکەیەکی سەربازی دابنێ چونکە دایان ناوە هەردوو لە لەبەرەوە ئەوە نامەیە ئەدگێنم من لێرم بەڵێ باشە ئیسرائیل خۆی ساز کردووە بۆ شەڕ بەڵام ئەمریکا نا لە ڕاستیا چکە ئێستا لە موقعی دانوسانایە ئەوانە پرسیارەکە ئەوەیە کە وڵاتێک خۆی ساز و ئامادەکە و خۆی حازرەکە بۆ شەڕ چی دەکات پێویستی بە چییە؟ هەر وڵاتێک خۆی ئامادەکە بۆ شەڕ پێش هەموو شتێ دەسەکە بە مناوەڕات ئەو هێزانە مناوەڕاتی پێەکە بڵین محاکاتی ئەو شەڕەکە ئەو شەڕەکە ڕووەدا چۆنە بێتن بە فڕۆکە بە تانک بە پیادە بە تۆپ بە موشک بە هەموو جۆرێکی خۆی تاقیەکاتەوە لێرە دروست مستەنبەتە و دەرسانی کە ئیخێنێتن لەمەیە چییە چی بە ئەکاتن چۆن جێبەجێیەکاتن مناوەڕات ئەساسە لە هەموو سوپایە کە بیکاتن مەشق بە فیشەگی ڕاستی بە فڕۆکە بە تانک بە هەموو جۆرێکی ئەی کاتن ئەمە خاڵی یەکەم کە ئامادە ئەبێ بۆ شەڕ خاڵی دووەم ئیکۆنۆمی تۆ کە چیتە شەڕەوە ئەبێ حیسابی ئیکۆنۆمی خۆت بکەی
خەرجیت لەم شەڕەیە چەنە بێتن ئامادەبی لەلایەن ئەوەشەوە ئەمە خاڵی دووەم ئاها دەست پێکە لە سێمە بڵێن خاڵی سێم تۆ ئەبێ ملەتی خۆت کە قەناعەتیان پێبێنی ئەم شەڕە بۆچی ڕووەداتن هۆیەکانی چییە ئامانجەکانی چییە من بۆ ئەم شەڕاکەم یعنی گەل ئەبێ بزانێتن ئەمە طبعاً ئەعلامە میدیایە ئیترەوە ئیشی ئەوانەکە ئەمە چۆن فکری خەڵق قەناعەتی پێدێنن کە ئەمە ئەکاتن جگەلەوە تۆ خاڵەتریشت هەیە خاڵ ئەوە هاوپەیمانان ئەو وڵاتانەی کە هاوپەیمانە لەگەڵدا ئەبێ ئەوانیش قەناعەتیان پێبێنیتن ئەم شەڕە لە پێناو چییە بۆچی ئەیکەم بۆ ئەمە ئامانجەکانی چییە ئەم خاڵانە سەرچیە بۆ هەر وڵاتێ کە خۆی ئامادە بکە بۆ جەنگ شەڕ بکاتن ئەبێ ئەمانە جێبەجێ بکاتن بەڵێ باشە ئێستا کاک سەلام لەلایەکی ترەوە ینی دوای ئەمەی کە ئێستا شەڕوەستاوە ئیسرائیل و تورکیا شیر و تیرەسون لە یەک ئەمە بەتەمای چین ئەمە ڕەشە و گرۆشەیە چییە لە یەکتریەکەن ئیسرائیل و تورکیا ئێستاکە با بڵێن ئیسرائیل نەتەنیاهەوە شەڕ ڕابۆسترێ ئەدرێتە دادگا وەکو سەرۆکۆزیرانی پێشوو ئەوانە بەردەوام ئەبێ لە شەڕ ڕابێتن کێشەی سەرەکی لە بینی ئەم دوانە ئەخوان المسلمین ئەمانە ئەخوان المسلمین ئەمەش کێشەی لەگەڵ ئەخوان المسلمینە هەیە هەتاکو عەبدولفەتاح سیسی کە هات محەممەد مرسییان لادا لێنانە ئەمان ئەو بڵێن ڕقیان نەبوو بەرامبەر بە مەسر لەبەرەوەی عەبدولفەتاح سیسیش عەسکەریە هاتە سەر حکومیانی کێشە لە بینەوان نەتەنیاهۆ کێشەی ئەوەیە لەگەڵ تورکیا ئەخوان المسلمین کێشەیە گەورەت هەیە تۆ لە سووریا ئەم سووریا ئەوێ ئەمیش ئەوێ ئەم ئیمپراتۆری عوسمانی ئەوێتن ئەمیش منە نیلی لە الفرات لە ڕووباری نیلەوە بۆ فرات سووریا بێ هەمووی بگرێت لەم کاتەیە چێ لە هەمووی زعیفترە لە ناوچەیە سووریا وڵاتێکە تازە بەشار لە سەد کۆتایی پێهات وڵاتی وێرانە چەکینی هەت دەریای هەمووی تەواو بوو لە سووریاوە دەست پێکەم ئەمە بگرم ئەمە دەربکەم ئەردۆغان لێرە ئەو وەختە دەسەڵاتمە بێتن کە بتوانم فراوان بمەوە بەرەو عێراقیش بەڵام تورکیاش بیر لە ئیمپراتۆری عوسمانیە کاتن ئەخوان المسلمین ینی خاکی تورکیا سووریای زۆر گرتووە داخڵ بۆ لێنانەوە وازی لێ ناهێنێ کێشەکەیان ئەمەیە یعنی بە کورتیەکەی کێشەی گۆڕین ڕەنگە ئەو شەڕ و پێکدادانە ڕوونەدا بەڵام نیزامەکەی سیستەمەکەی ئێستا بگۆڕێ شەڕ ڕوونەدا بەڵام کێشەیەکی بۆ دروستکە ئەخوان المسلمین نەمێنێتم بگەڕێتەوە بڵین چۆن تورکیا بۆ نیزامی کۆن کە سەرۆکوەزیران خۆی حکومەکان نەوەک سەرۆک کۆمار بگەڕێنەوە زمانی چانسۆ چیلار بڵاندە جەوید ئەجەوید بۆ ئەوان بوو بگەڕێتەوە ئەو زەمانە کە ڕئیس وزەرا حکم بکاتن و بتوانن لەگەڵ ئیسرائیلە تقریبا شێوەیەکی هاوپەیمان بوون بۆ ئاگاداریت ئەو کاتەی کۆن پێش ئەردۆغان F-16ەکانی تورکیا لە جۆری بلۆک C-32 هەموو تکنۆلۆژیاکەی لە ئیسرائیل دەستکاریەکرا ئەگەڕایەوە بۆ ئێنانە و ئەم زەلامە تەنها زەلام بوو کە بڵین چووە سەر قەبری هێرتزل لە ئیسرائیل بەڵام ئێستا نێوانیان بەو شێوازەیە تێک چووە ئیسرائیل واز ناهێنێ هەتاکو نیزامی ئەوخوان ئەردۆغان نەگۆڕێتن لە تورکیا کێشەکەیان ئەوەیە زۆر باشە چینیش نازانم هەر جوڵەی سەیرسەر دەکا ئێستا بەشێک لە ئاسمانەکەی بۆ ماوەی 40 ڕۆژ داخستووە ئەمە بۆ چییە؟ چین ئێستاکە کەسڵی تێناگە ئەمەی بۆ کرد لە دەریایی ڕۆژ هەڵات لەگەڵ دەریایی زەرد ئەلەو ناوە ئەو شوێنەی کە داخستووە لە تایوان زۆر گەورەترە مەساحەکەی دەستی بەم مناوەڕاتانە کردووە جا ئەمەش تەبعاً نامەیەکە بۆ یابان چونکە لەم ئاخیرە کێشە لە بینی خۆی و یابان زۆر تێک چووە تایبەتی چین ئەڵێ یابان بە تەمای بۆمبی ئۆتۆمیە ئەوێ دروستی بکاتن هەڕەشەیە ئەیکاتن ئەم مناوەڕاتانە هەمووی ئەیکاتن جگەلەوەی کە بڵین تایوانیشی دەریای لەسەر گرد بە هەموو جۆرێکی مەشقە بۆ دوا ڕۆژ هەموو هەڵەکانی بزانێ لە چۆ ئەبێتن چۆن هێڕش بەرێتن بەڵام بەڕاستی کەس تێناگە بۆ ئەو ناوچە زۆرەی داخست ئاسمانەکەی داخستووە زۆری داخستووە زۆر بەڵێ
من سپاس دەکەم هیچیوە نەماوە گەر شتێکت ما بێ سپاس بۆ تەواوی زانارەکانت شەڵا بەرنامەی داهات و شتی تر و دوایین پێشهاتەکان بۆ بینەران دەخینە ڕوو ئینشاءالله. سپاس بۆ سەلامە سەد ڕێوەشکاری 964 بۆ کاروباری سەربازی سپاس بۆ بینەریەوەش تاڵقی داهات و پاتان لەگەڵ دەست خۆش.